عيد ميلادي بو يەک ساڵ کڕی مە نەفرۆشەوە. والله عيد ميلادي بووە کەین. والله ساریتیا یەک ساڵە لێرە. گرژیەکانی ناوچەکە و شەڕی نێوان ئێران و ئیسرائیل کاریگەری لەسەر هەرێمی کوردستان و عێراق دروست کردووە کە ئەمە وای کردووە لە هەندێک لە ئەو بوارانەی کە هەیە بازاڕیان داببەزێت. من ئێستا هاتوومەتە پێشەنگاکانی ئۆتۆمبیل لە شاری سلێمانی. کڕیاران و فرۆشیارانی ئەو بوارە گلەییان هەیە باز لەوە دەکەن کە نرخەکان دابەزیوە و بازاڕیان نەماوە. لەگەڵم بن دەسمە لای چەند فرۆشیارێکی ئۆتۆمبیل بزانم دۆخ و گوزەرانی ئەوان چۆنە لەم دۆخەی ئێستادا وەرن لەگەڵا. سلام علیکم مرحباتان لێ بێ ئەحواڵتان بازار چۆنە وەزع چییە؟ وەڵی بەڕاستی بازار ئیمڕۆ هیچ نییە وەزع زۆر خراپە. ئەمە پەیوەندی بەم شەڕەوە هەیە؟ بەڵێ ئەیتەمان پەیوەندێکی زۆری بەم شەڕەوە هەیە. چەندێک بازار ئێوە فەرقی کردووە؟ زۆر فەرقی کردەوە تا بازار سەریکە چۆڵەوەڵە. نرخ چۆنە؟ نرخیشی ژیار نییە تام دەقەی ژیار نییە. بۆ نمونە چەندێک لە ئۆتۆمبیلەکان دابەزیوە نرخیان؟ واللهی جارە هیچ ژیانێ بەس تەمان دابەزیوە ساو کوڕاڵە دوێنە سارێک تقریبا 20 گەڵە 15 گەڵای لێبۆتەوە. ئەمە کاریگەری لەسەر هەموو ئۆتۆمبیلەکەی خودت ئەو ئۆتۆمبیلانی کە گرانن بە جۆرەی سیارەکە خۆی خۆی بە گران و هەرزان و ئەنواع شێوە. ئەگەرمە ئەوە بەردەوام بێت ئێوە تا چەند زیانتان بەرەکەوێ؟ وەڵای ئێمە زۆر زەرەمە نەبین. ئێستا سەریکە ساق دێنە نووسراوە تا ئەم دەقەیە ئەو هەمی زەرەرە. وە بەرەو ئێوارە چین و ئەق دێنە نووسراوە؟ ناوەڵا تا ساق دێنە نووسراوە. ئەی ڕۆژانی تر چۆن بووە؟ ڕۆژانی کە باشتر بووە. بوونە تا ئێستا چەند عقد نووسرا بوو؟ وەڵای خۆ هیچ نەبووە هەردوو سێ عقد نووسرا بوو. یان قەرەباڵغتر بوو خەڵکە هاو ئێستا سەری بازارکە خەڵکە میوەستاوە. دەستەکانە خۆش بێ. نرخ چۆنە؟ نرخی ئۆتۆمبیل؟ وەڵای نرخەکار وەکو خۆی وایە جێگیرە بەستر بازاڕەکەنی خەڵکی بە زەرەر بیفرۆشێتەوە؟ ئەی چۆن خەڵک بە زەرەری فرۆشە پێویستی بە پارەی فرۆشە لەم دەکە بەس بازارەکە سفرە. بۆ نمونە ئەگەر ئۆتۆمبیلێک لە پێشترە بای 10,000 دلار بە زمانی و کە لە بازارە بەکاردیە بە دەفتەری دلار بووە. ئێستا بە چەند ئۆتۆمبیل ئاکڕی؟ بە زەرەری کڕی کابرا نەوە گەڵاکە بەوەنە ئەگە کابرا زۆر بێ بۆ پارە ئەبێ بە کەمتریش بیفرۆشە. بەکەمتر تامان لەبەری پێویستی بە پارەیە ئەبێ بە کەمتر بیفرۆشە تا پارەکە وەرگێ بڕۆ. بۆ بە شەیتان بازار شەیتان لێرتیان نەماوە بازار بۆ شەیتان بازارڕە کەس سەر نازانێ وەرە یەک سیارە دا نەفەری بخەرە سەر بزانێ دوانی یەک سعرە لێ بۆ ئیسفادە هەر بۆ ئیسفادە بیکڕ بۆ ئیسفادە ئیسفادە نازیات و معرز ومعرز نیوەتە تا ساعت دێنە سرەوە ساعت پێنجە کەس نییە ینی سعر بە ئەوە تا کابرا دو سێ ساریانەوە کەس نییە سعر بە کابرایە بیفرۆشە بەس مشتری نییە کە بڵێ بەوەنگە. چەند ئۆتۆمبیل هەیە ئێستا؟ وەڵی هەمانە زۆرمانەیە من زۆرم هەیە. کڕیوتە چەندێکە کڕیوتە و لێرە داوناوە؟ وەڵا هەمە ساڵێکە کڕیمە عيد ميلادي بو یەک ساڵ کڕیمە نەفرۆشەوە. والله عيد ميلادي بووە کەین؟ والله ساریتیا یەک ساڵە لێرە عيد ساڵەکە لێرەیە. ئەی کاکە زەرەرەکە کابراژ نایە بە زەرەر مەجبور نییە زەرەرێ زۆرەکە. باشە ساڵێک لێرە دەی بنی ئەمە مەسرف نییە لەسەر ئێوە؟ یانەزای چیلیات و ئەمڕۆ سیارە و کڕی ئەمڕۆ بانی نەو فرۆشتۆ زەرەرەکە بە دانی بۆ زەرەر یا بەبی بە مودە و باقیست هەمووی والیاتەوە بازارەکە بەقیسی شەیەن و هەر بازارەکە نیە. ئارە وەڵا چێ من بەقیستە ئێمە خەڵک ئێستا ئەوێرێ سیارە بکڕێ؟ وەڵاهی کەم زۆر بەکەم زۆر بەکەمی زۆر کەم. ئارە وەڵا بۆ نمونە پارەکەی پێ بە کابرا لەبەرەوەی کە بۆ شێوازە سیارە چۆن ورد دەکاتەوە یان چۆن؟ نمونە کابرا سارێکی پێ بای دەفتەر و نیوێگە ئەیکا بە دەفتەری خەڵک زیاتر سیارەکان ورد دەکاتەوە خەڵک سیاری گەورە ناکڕێ هەشتی دەفتەری خواردەفتەری ئەفرۆشرێ ئەمڕۆ. خەڵک بۆ نمونە سارێکی پێ بای 120 گەڵا بای 130 گەڵا شتێک کڕێ بای دەفتەرێ بێ بای 90 گەڵا بێ ئەڵە بە زۆنە پێم لە عەرز ببڕێ. چەند ساڵم کاراکەی تۆ؟ من لە 2012ەوە 13 ساڵە 13 ساڵە تا ئێستا بووە بەخەی ئێستا بازار خراپێ؟ مەگە کەرەنتینەکە بەزەو کاتە بەڵێ تۆ بۆ کاتی ئۆتۆمبیلەکە و لێرە ڕاگری هەفتەیەک دوان مانگێ دوان چەندێک پارە و لە سەحسابی بێ لەناو ئەم پێشانگایە؟
پێشانگە زین چۆنە تا نەیفرۆشی عەقد نانووسی ئەوە نییە بڵێ خۆ پارە بەی بەڵام بۆ نمونە ئەم پێشانگانە هەمووی بەکرێە هەمووی 25 گەڵا کرێتی ئێوە کرێ لە چی دەرەچێت لە عەقد دەرەچێت ئێکە عەقد نەنووسرێ لە چی دەرەچێت هەمووی زەرمەنە ینی خاوەن پێشانگا زەرمەنە ئەوەی لێرە باوشاریە هەمووی زەرمەنەکە بازار نەبێ باشە دوو ڕۆژە ئەم گژی ئەڵۆزیە لە ناوچەکەیە دروست بووە پێشم دوو ڕۆژە چۆن بوو بازار دوو ڕۆژ دوای جەژن ینی بۆن منە بڵێن پێنجەم و شەشەم ڕۆژی جەژن بازار زۆر باش بوو قەرەباڵەخی باشی پێوە بوو بەزەم شەڕین بوو بازار قەفڵ بوو وەستاوە کازە سیارە ناپرسێ باشە هاوڵاتیان ئەگەر بڵێن لە ئێستادا نرخی ئۆتۆمبیل هەرزان بۆ وابچین ئۆتۆمبیل بکڕین هەرداشە بەزێکا کە زین چۆنە گەڵا جێگیر نییە گەڵا بە 140 بوو لێک ڕۆژە چووە 145 ینی 5,000 لێک ڕۆژە سەرکەوت ئەمە هەمووی تاسیریە بۆ نمونە سیارەی شەریکات هەمووی بە دینارە یعنی تۆ بۆ نمونە وەنەوشەیەکە کڕی لە دەفتەرێکە 5,000 لە گەڵاگە 5,000 یا 10,000 فەرق بێ یعنی لە دەفتەرێکە 7 گەڵا فەرقەکە سیارەکە بای 5-6 دەفتەرە یعنی نزیک 40-50 گەڵا فەرقەکە 50-60 گەڵا دا ئابەزێ و سیارەیە ینی بەڵێ دابەزین بە خۆی بینێ بازار کە بازارش نەبێتر خەڵک مەجبورە بە زەرەری بات زۆر سپاس بۆ ئێوە بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون ئێرە پێشانگاکانی ئۆتۆمبیلە لە شاری سلێمانی گرژیەکانی ناوچەکە شەڕی نێوان ئیسرائیل و ئێران کاریگەری کردوتە سەر زۆربەی بازار و بەتایبەت بازاری کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل کامەوای کردووە هەم بازارەکەیان وەستاوە هاوکات ئۆتۆمبیلەکانیش بە زەرەر بۆیان نافرۆشێتەوە.